تاوتوی هەواڵی ئەمڕۆ تایبەت دەبێت بە گفتوگۆکردن لەسەر ئاسۆی دانوستانەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن هاوکات چارەنووسی ڕێکەوتنە سیاسیەکان بەشێکی تری تەوەری ئەمڕۆمان دەبێت بۆ گفتوگۆکردنی زیاتر لەسەر ئەم تەوەرە میوانداری بەڕێز عیماد ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانمان کردووە بەخێر بیت کاک عیماد سەرەتای پرسیارەکانمان بەوە دەست پێیەکەین وەک ئاگادارین ئەمڕۆ لە شاری هەولێر هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کۆبوونەوەیەکیان ئەنجامدا ئەکرێ بزانین ئەو بڕیارانەی لەو کۆبوونەوەیە دران چی بوون و باس لە چی کرا ئەمڕۆ کۆبوونەوەی هەردوو مەکتەبی سیاسی هەبوو کۆبوونەوەکە دوو بابەت بەخۆیەوە بینی یەک هەڵسەنگاندنی بارودۆخی ئەمڕۆی عێراق و کوردستان و ناوچەکە دوو دانانی بەرنامەجێک بۆ لە مەودووە تعاملکردن لە سەر ئەساسێکی مەبدەئی و لەسەر ئەساسێکی سیاسی و وەکو چۆنت بە هاوبەشی تعامل لەگەڵ بارودۆخی ئەمڕۆی کوردستان کە بە قۆناغێکی ترتی ئەمڕێ بەڵێ لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە بە تەحدید لە دوای هەفتەی شوباتەوە هەموو لایەنەکان بە ئۆپۆزیسیۆنیشەوە ئامادەباشی خۆیان پیشانداوە بۆ دانوستان ئایا ئەم ئامادەباشی ئێوە چی جیای ئەکاتەوە لە ئامادەباشیەکانی ئەوان واتە چ جیاوازیەکەیە لە نێوان ئامادەباشی ئێوە بۆ دەستپێکردنەوەی دانوستان لەگەڵ ئامادەباشی ئەوان بۆ دەستپێکردنەوەی دانوستان جیاوازێکە لەوە ئێمە دەسەڵاتین و ئەوان ئۆپۆزیسیۆنن ئێمە بەوە هینمان کردو دایمەن دەرگامان کراوە بووە و وە گفتوگۆکانیش بەردەوامی خۆی هەبووە نە شەرتمان هەبووە نە شەرتیشمان قبول کردووە و ئەم جارش بە هەمان ئوسلوب ینی جیاوازەکە لەوەیە کە ئێمە وەکو دەسەڵات بە حکومەوەی دەنگمان هێناوە بە حکومی ئەوەی وجودمان هێناوە جەماوەرەکە و دەستا و دەستی دەسەڵاتیش وینمان کردو بە لە ڕێگەی سندوقی دەنگدانم بێت ئەم ڕووداوانەی ئەخیری کوردستان کە شتێکی وای هەژان شتێکی وای هێنایەکایەوە کە نەوع سەنگەر لە یەکتری دروست ببێت ئێمە پێمان خۆش بۆ ئەو سەنگەرە بشکێنین پێمان خۆش بۆ بە یەکەوە چارەسەری کێشەکان بکەین بە یەکەوە بتوانین خزمەتێکی باشی ملەتەکە بکەین بە یەکەوە بتوانین ئەم ئەزمونە هەمانە بەرەو پێشەوە ببین و قایمتری کەین و بتوانین مووقعی خۆمان وەکو کورد لە چوارچێوەی عێراقا باشتر و فراوانتر و قایمتری کەین و ئەمەی کوردستان بەرەو پێشەوە ببین بەڵێ ئاگادارن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن مەرجیان هەیە بۆ دانیشتن لەگەڵەوە مەرجی سەرەکی ئەوانیش ئەوەیە کە بارودۆخی سلێمانی و ناوچەکانی تر ئاسایی بکرێتەوە و ئەو هێزانێ لە ناو شاری سلێمانی بڵاوی پێکراوە بکشێنەوە ئایا ئێوە ئامادەن بەدەم ئەم داواکاریەوە بچن ئێمە پێمان خۆش نییە ناوی مەرج بێنین بەڵێ ئێمە وەکو یەکێتی و پارتی وەکو دەسەڵات مەرجمان قبول نییە و مەرجشمان نییە و لە هەموو دنیا ینی سەردەمی عولەمە و سەردەمی لە یەکتری تێگەیشتن و تەفاهمات و وەزعی سیاسی و دەولی نەوعێکی لێ هاتووە ئەمریکا ناتوانێت مەرج بەرامبەر جیبۆتیدانە ینی دنیا وای لێ نهاتوە لایەک بتوانێت فەرزی ئیرادەی خۆی بکاتە سەر لاکەی تر و واهینێکی لێ نەکا ئێمە ئەڵێم گفتوگۆ کراوەیە و دانیشتن هەیە بە بەرنامەی مشتەرەک دانین ئەوان چیان هەیە ئێمە نە حراممان کردووە نە مەنعمان کردووە ئێمە شیمان هەیە حەق کەس ناتوانێت بەڵام لەوەی کە بڵێن ئێوە چۆن سەیری لاکەکەن ئێمە پێمان خۆشەوە لە دانیشتن هەبێت و قسەکانی خۆمان بکەین کەواتە مەبەستی تۆ ئەوەیە کە ئێوە ئەگەر مەرجی ئەوەی تریش کە حسابکەن بڵێن ئەو هێزانە لابن ئەو هێزانە بۆ هاتووە هێزەکە هاتنی هێزەکە دابشکردنی هێزەکە نەتیجەیە سەبەبەکە چی بوو ئێمە ئەگەر سەبەبەکە نەمێنێ هێزەکە خۆی تەحسیل حاصلە نامێنێ بەڵام ئەگەر ئەسبابەکە مابێ ئێمە هێز لابین ئەوە بەنسبەت ئێوە سەبەبی هاتنی ئەو هێزانە چییە واتە ئەو سەبەبە چیە وای لەو هێزانە کردووە ئێستا لە ناو شاری سلێمانی بڵاو بکەم لەوە بوو کە ئەو خۆپیشاندانانەی بەردەرگی سەرا گەیشتە حاڵەتێک کە 6 ڕۆژی خایەند و گەیشتە حاڵەتی ئەوەی کە پەلاماری بە ڕۆژێک 150 کەس بریندار بێت بە ڕۆژێک 70 کارمەندی ئاسایش و پۆلیس و چالاکی مەدەنیەکان بریندار بێت گەیشتەوە بڵێندی بەسە ینی چۆن لەڵێت ئیتر بەسە کەەوە شیعارێکی خۆمانە لێراوە دیە بێ دانیشن حەلێکی بۆ دانین ئەگەر ئێمە چەند 2 مانگ بوو
خۆپیشاندانەکان جار بوو تونند و تێژی تیاکەوت و هەموو مافیەکیان هەبوو قسەی جارێک بوو تەجاوزیانی شەکرد ئێمە وتمان طبیعیە بەڵام بگاتە ئەوەی کە کەم بەرەو تونند و تیژی بڕۆت ئەوەمان بە باشدانی کە لەمە دووە بە هیچین یەکمان نییە ئیساڵێم خۆپیشاندان هەبێ بەڵام بە مەرجێک بە یاسا و بە ئاگاداری دەوڵەت کە هۆش بە ئوسولی خۆی بێت دووە داوای ئیجازە بکەیت دوو تونند و تیژیتیان نەبێت سێ بەرنمەیەکی هەبێت یعنی ناکرێت ئێمە بەردەرگی سەراوای لێبێت دوو مانگ نتوانانی کاسی بیتیا بکەیت بەردەرگی سەراوای لێبێت ببێتە حکوومەتێک جار بوو دانیشتن ئەری حکوومەت قبولەکەی وەزیر بە وەزیر ئەخرات دەنگەوە یا کەسیان لێ دەرنەچوون یا ئەو حاڵەتە وای لێ هات و خۆیان داوای ئازادیانە کرد بەڵام ئازادیان لە خەڵکی تر مەحرومە کرد یعنی ئەوە حاڵەتێک بوو کە ئێمە وتمان ئەم حاڵەتە دانیشین بە گفتوگۆ چارەسەر بکەین زۆر جار حکوومەت هاتە سەرخەت پەرلەمان هاتە سەرخەت ئێوە پێتان وایە ئێمە چوونەتە بە وەکو زەمیری خۆمان وەکو مەسئولیەتی خۆمان چوونەتە بە دوای مەسەلەکەوە دانیشتنمان هەبووە لەگەڵ لایەکانی بەردەرگی سەرا لەگەڵ لا ئەساسیەکان کە خۆی لە گۆڕان و لە یەکگرت و لە کۆمەڵ ئەبینی چەند کۆبوونەیەکمانە کرد بەڵام حاڵەتەکە وای لێ هات سەبەبێک دروست بوو کە ئێمە ئەو هێزە بێنین کە هێزی ملەتەکەی خۆمانە کە هێزی حکوومەتەکەی خۆمانە ئێمە نەچوونە شتێکی وا بکەین ئەو هێزە شاتوە تعدای لە کەسی نەکردووە خەڵک سیر کە چۆن استقبالەکە مانەوەی ئەو هێزانە لەناو شاری سلێمانی تا چەند درێژە دەکێشێت وەکو باسم کرد تا سەبەبەکان مابێ ئەو هێزامێنین واتە کاتێکی دیاریکراونیە بۆ ئەوە ئێستا ئێمە خۆ هیچ وەکو باسم هیچ شەرتێکمان نییە و ئیسەگەر سەیریکەی تەخفیف بووە ئێمە هیچ چینێکمان نەهاتووە کە ئێمە بێن ئەو هێزە بەرامبەر ملەتەکەی خۆمانداین ئەگەر هاتوو لەی جەزەی خۆ ئەگەر هاتوو ئەو مەسەلە ئەهوەن بووەوە یعنی حاڵەتەکە گەیشتە حاڵەتێک تەبیعی مەسەلەن ئێمە بۆ 15 ڕۆژ لەمە و پێش ئێمە هێزمان نەهێنا خۆ ئەو هێزانە هەر هەمان بووە ئێمە بۆ مانگێک لەمە و پێش ئەومان نەکرد یعنی حاڵەتەکەمانوت بچونێت مەجالێک بدەین ینی حاڵەتێک بدەین کە خەڵکەکە بە چای خۆی ببینی ئەوانش بزانن ینی حاڵەتێک هەیە کە ئێمە هێزمان هەیە ئیمکانێتمان هەیە بەڵام بەکارمان نەهێناوە لەوە بۆ کە شعورمان بە مەسئولیت کردو کە بەرەو حاڵەتێک نەچێت زیاتر سەنگە لە یەکتری بگریم بەڵام گەیشتە ئەوەی کە تەجاوز بکرێت گەیشتە ئەوەی کە خەڵک بریندار بکرێت گەیشتە ئەوەی کە مقدسات نەمێنێت گەیشتە ئەوەی کە خەتی سوور نەمێنێ ئەبێ دەسەڵاتیش ینی مەسئولیەتی سەرشانی خۆمانە ئەم شارە عەزیزە بۆ ببێتە مەیدانی ئەوەی کە کوڕی خەڵک مناڵی خەڵک بدرێتە کوشت کە پۆلیسێک کە بۆ ئەوە هاتووە ئاسایشێک بۆ ئەوە هاتووە کە خزمەتی ئەم شارە و ئەو وڵاتە بکەی خەڵک بوێرێ بەردبارانی بکە ینی ئەو موەزەفە ئەو با بڵێن پۆلیسە ئەو ئاسایشە بۆ قوتی مناڵەکانی بۆتە پۆلیس بۆتەین تۆ بۆ شەهیدی بکەیت بۆ برینداری بکەیت یا ئەو بەدەستی ئەو بۆ مناڵی خەڵک 15 ساڵە و 16 ساڵ و ئەوانە شەهید و بریندار بکرێت ئەری ئەمانە تاقەی ملەتەکە نین ئەمانە گەنج و قووەتی و هێزی ملەتەکە نین بۆ وای لێ بدەین بە خوێنیان بەفەی ڕۆ بڕوە بۆ وای لێ بێت ئێمە ببنێت دوو سەنگە دژ بە یەک ئیسەش ئێمە ئەڵێم دەرگامان کراوەیە گفتوگۆ یەکێک لە حەلی ئەساسەکان گفتوگۆیە با دانیشین بە یەکەوە تەفاهم بکەین کاکیمات هەر لە ناو قسەکانی تۆیە من پرسیارێکم بۆ دروست بوو ئێوە ڕێگاتان بە هاوڵاتیان داوە ئەوانەی لەبەر دەرکی سەرا کۆبوونەتەوە خۆپیشاندان بکەن و وەکو خۆشت وتت ماوەی 6 ڕۆژ ئێوە چاوپۆشیتان لێیان کردووە ئەوانیش کۆمەڵی داواکاریان هەبووە ئایا داواکاریەکانی ئەوان هەست ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هەستەکەن ئەو داواکاریانە ڕەوان هەندێکی ڕەوان و هەندێکی ناڕەوان هەندێک ئەوانەی ناڕەوان چین ئەوانەی کە داوای تێکدانی حکوومەت و هەڵوەشانەوەی حکوومەت و هەڵوەشانەوەی پەرلەمان و کەواتە ئەمە ئەوە گەێنێک کە ئێوە ئامادەنین حکوومەت ئامادەنین نە حکوومەت هەڵوەشێنین پەرلەمان هەڵوەشێنینەوە بیت ئەمانە ئێمە ئەڵێن بە هەڵبژاردننی پێشوەخت بکەین هەڵوەشاندنەوەی ئەمە بە شەرعیەت دەکرێت بە شەرعیەتی ئەو شەرعیەتەکە جادەیە ئەو شەرعیەتەکە دەنگدانە ئێمە ناتوین خۆمان بسەپێنین وەکو دکتاتۆر و بە شتێ ئێمە شەرعیەتێکیش شۆڕژگەرایەتێکمان هەیە کە شەرعیەتێکە خەباتمان هەیە هاتوین شەرعیەتی دووممان شەرعیەتی ئەوەی کە دەنگمان هێناوە ئێمە بە ئینقلاب نهاتوین و ئێمە ئیستەش ئەڵێن با هەڵبژاردنێک بکەین ئەگەر ئەم ملەتە دەنگی بە ئێمە نەیەوە
ئێمە ئەو کاتە ناچینە سەر حکوم و دەسەڵات ناگرینە دەست ئەوی دەینە دەست ئەو خەڵکەکە دەنگەکەی هێناوە بەڵام بێن بە چۆنەڵێت بە قودرەتی قادر و بە زەربێکی وەها کە تۆ بڵێت تۆ لە دەسەڵات نایەڵم و دەسەڵاتێکی تر دروستەکە ئەمە خۆی ئەمە شتێکی ناتەبیعی و نادروستە یعنی لەوەنێ ئێماڵێن هەڵبژاردن بکەین بە هەڵبژاردن باشتر نییە ئێمە خۆمان ئیمانمان بە دیموکراتی هەیە بە ئازادی هەیە بۆ شێوە بڵێ دێنە سەرباسی هەڵبژاردنیش بەڵام لە قسەکانی تۆی ئەوە دەرکەوت کە ئێوە ئەو مەرجەی لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە هیچ شێوەیە قبول ناکەن و بۆ دانوستان واتە کشانەوەی ئەو هێزانە تا ئەو هۆکارانە بمێننەوە و وجودیان هەبێت کە وای کردو ئەو هێزانە بێنە ناو شاری سلێمانی و بڵاویان پێ بکرێ ئێوە ئامادەنین تا هۆکان وەلاوە نەرێت تا ئەسبابەکان نەچێت ئەم نەتیجەیە ئەم نەتیجەیە وەکو باسم کرد ناتوانین ئێمە بڕیاری ئەوە بدەین بەیانی دوو بەیانی ئەگەر ئەم هێزەمان انسحاب کرد هێزی ملەتەکە بەیانی دوو بەیانی هەمان سیناریۆ دووبارە بێتەوە کێ قازانجلیەکە بەڵێ سروشتی ئەو دانوستانە ئەو مفاوەزاتەکە ئەوە ئامادەن لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و ئەمڕۆ لە کۆبوونەوەکە لە ڕاگەیاندنی ئەخیرە لە بەلاغی کۆتاییتانە ئاماژەتان پیاوە کە ئێوە بەڕوونی نیەتی خۆتان خستۆتە ڕوو کە ئامادەن دانیشن و دانوستان بکەن ئەگەر بێت و نەچن بەدەم ئەم داوای لایەنی ئۆپۆزیسیۆنەوە سروشتی دانوستانی ئێوە لەگەڵ ئەو لایەنە چیە بێت ئێمە چینمان نەکردو نە سروشتی و نەهینی ئێمە ئەومان وتووە ئەم وەزعە هەیە معارەزەیەکەیە خەڵکەیە بە تەمایە دەسەڵات بگرێتە دەستەوە ئێمە بە مەشروعی شەیزانین بە حرام نایزانین بەڵام ئەڵێن ئەو دەسەڵاتە کە تۆ بە تەمای لایەنی ئیسلامیە یا لایەنی گۆڕانە بە شەرعیەت وەریگرن ئەوەش دەنگدانە با بچینە بەر سندوقی دەنگدان بەوە ئەتوانین ئەم وەزعە چاک بکەین بەڵام بە وەزعێک کە ئیستەوا تەسەور بکرێت کە حاڵەتێک دروست بێت یەکێتی و پارتی وەلاوە بنرێت فەرز بکرێتە سەری و شتێک ئێمە بە شتێکی ناتەبیعی سەیریەکەین و قابلی قبولیش نییە نە بۆ یەکێتی نە بۆ پارتی کە بێتە ژێر باری ئەوەی بە چۆنەڵێت بە زەبری قسە و بە زەبری ئەوەی بەردەرگی سەرا بە و حەجمە ئێمە دەسەڵات چۆڵکەین و نێڵین و شت ئەوە مەبەستی تۆ ئەوەیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ئاراستەی هاوڵاتیانی بەردەرکی سەراکەن طبعا دەرەجەی یەکێتی دەرەجەی یەک ئەوانن دەرەجەی امکانە خەڵکی تریشی تیاکەوێت بەڵام ئەوە لە سەرەتاوە ینی خۆیان نەکردە ساحەبی بەڵام دوایەوە کەم کەم خۆبینیتان کێ ساحەبی ئەمە بوو ئیستش ئێمە ئەڵێن ئەگەر یەکێک ئەمە بەڕاست دەزانی بۆ خۆی ناکاتە ساحەبی بۆ لە پشتەوە ئێمە بە ئاشکرای ماڵێم دەسەڵاتین کەواتە تۆ پێ دوایە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە پشتی پەردەوە ئاراستەی تایسە خۆیان نەکردو ساحەبی ڕئیسی ئەمە و پێشمان خۆشە خۆیان بکەنە ساحبی خۆ حرامیش نییە نەمانەوە تۆ حرامە ئەگەر ئەوان خۆیان بکەن بە ساحێبی ئەو وەسا ئێوە هەڵوێستێکی جیاوازتانە بێت هەر هەمان هەڵوێستمانە بێت هیچ چه هەڵوێستێک بۆ ئێمە نەمانزانیوە کێ ئەمە ئەکە بەڵام بە بەڕامەکەمان نبینیوە خەڵکەکانمان نبینیوە کە کێ چۆتە بەردەرکی سەرا کێ تەحریکی کردووە کێ بەرنامەیان بۆ داناوە ینی ئەوەش لا ئیسە خۆ دەزانی زڕوفی دنیاوە نییە شت لە یەکتری بشارینەوە نەزانین ئەوان نەزانن ئێمە چیەکەین و ئێمەش نەزانین ئەوان چیەکەنەوە شتێکی هینە ینی سەردەمەکە بەسەر چووەکە نەزانێت بەڵام ئەمە بۆی مە پێمان خۆش بوو بە ئاشکرا دیار بووە نوێژەکان کێ کردی بەرنمەکان کێدایەنە دارلاسیقەکان کێ ئەی کڕی ینی خۆ مەخۆ لە خۆی و ناتوە ئەو خەڵکە بڵێت کێ تەوجی حتا ئەگەر لە ڕووی مادیشەوە زانی کێ تەمویلیە کرد کێشەوانە کۆبوونەوەیە کرد و تەوجی هاتەکانی ئەیە یا ئیستا کە ئیسا هەندێک تەحڕکەکەن لە سەرەوەی مان بگرن لە سەرەوەی کە لە مەکتەبەکانەوە کە خۆ نازانی کێ کردوێتی ئەوان شەرلایەنەکانی ئۆپۆزیسیۆنن ینی مەبەستی تۆ ئەوەیە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لەسێ لایەنەکەیە گۆڕانە یەکگرتووە کۆمەڵە بەڵێ چەپەکانیشەن کۆمونستەکانیشەن پارتی چارە سەریش هەیە و خەڵکی بێلایەنیش امکانت جار بەجار بتیابکەوێ هەندێک خەڵکی نامەسوولیش لە ملاو لەولا امکانە بۆ هەندێشتی زیاتر بەڵام لایەنەکانی ئۆپۆزیسیۆن ڕایەکی جیاوازیان لە ڕای تۆ هەیە پێیان وایە هێنانی هێز بۆ سلێمانی بە شێوەیەک لە شێوەکان بۆ چاو ترساندن و بۆ فشارخستنە سەر ئەوانە بۆ ئەوەی لە کۆمەڵێک داواکاری خۆیان پاشگەز ببنەوە ئایا منطقێکی ناڕاست ئەگەر بۆ بیر بکەنەوە ناگەینە نەتیجە چونکە ئێمە ئەم هێزەکە پێش هەفتەیەکە سێشەمە هاتنە سەر جادە پێش هەفتەیەک ئەم هێزەمان هەبووە ئێ بۆ بەکارمان نەهێنا بەڵێ ینی بەڵام جەوەکە نەوعێک بوو
و پێش هەفتەیەک گەیشتە ڕادەیەک وەکو باسم کرد بە ڕۆژێک 150 کەس بریندار بێت. یعنی ئەگەر سەیتەرە نەکە جار بەجار خۆتانتان بینی ئەیانوت ئەوە خاڕێتەیەکمان داناوە لەمە و دووە بەم ئوسلوبە ئیش ناکەین، شێوەی ئوسلوبمان بەرامبەر دەسەڵات ئەگۆڕین، یەین جادەکان ئەگرین، نەوعێکی تر بەکارێنین. بە ئاشکرا برادرانی ئەوەی کە خودبەیان هەیە و مایکەکانیان بەدەست بوو ئەو قسانەیان نەکرد. ئێمە ئەنواعی حسابمان ئەمە بەرەو کوێ چێ؟ بۆ ئەوەی ئەوە ڕوونەیە ئێمە هاتین نەهانی ئەگە تۆش سەیری کە ئەوەمان کردووە، ینی هەندێک کەس بریندار بووە، هەندێک کەس عەزیەتی بینیوە، بە شکر هیچ کەسی تیا شەهید نەبوو. ینی حاڵەتێک نەبوو ئێمە بڵێن ئەم معالەجە ئەوەنە قورس بوو زۆر خوێنی تیا ڕژا زۆر خەڵک شەهید بوو. بەمە ئەگەر کۆتایی بێنین من ئیسەش ئەڵێم ئەمە خێریەکە ئەگەر بتوانین معارەزە ینی ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵاتە ئیدارەیەکی باشی بکەین ئەبێتە خێرێک بۆ وڵاتەکەمان. ئێمە پێمان خۆشە ئەوان شەریک بن، ئێمە ناڵێن کەم و کوڕیمان نییە، ئێمە ناڵێن ئەوان هەندێدا خوازیان هەیە حەق نییە، بەڵام ئەوان هەندێ لایەنەیە خەتێکی ڕاست و چەپ لەسەر یەکێتی و پارتی ئەدا لەسەر دەسەڵات ئەیە کە ڕەفزی ئەکا ئەو ڕەفزکردنە خراپە. ئێوە هەمیشە ئەڵێن کەم و کوڕی هەیە، گەندەڵی هەیە، نەقس هەیە لەم حکوومەتی ئێستاە. ئایا ئێوە کارتان کردووە بۆ چارەسەرکردنی چۆن کارمانیان کردووە؟ بەڵێ ئەوانەیە و هەندێک لەو برادرانە ئەم لە گۆڕان هەم لە یەکگرتو هەم لە کۆمەڵ لە حکوومەت بوون من لە دوو کابینە لەگەڵیانە ئیشم کردووە. ئەوە خۆیانە نیسە لە لایەن ئەوان هەندێکیان قیادین ئەریکاکە ئەوان لە ئێمە چی زیاتریان کردو دژ بە گەندەڵی. ئەمکانە قسە ناکەم هەندێک لەوانە ئەمکانە خۆیان توهمەتی گەندەڵیان لەسەر بووە. بەڵێ ئیسا هاتون لە هەندێک شتەکانی نەکەن لەگەڵمان نەبوونە، شەریکین لە چاکەکە شەریکین، لە خراپەکە شەریکین. یعنی لەوە نییە بڵێت ئێمە بڵێن هەموو توهمەتەکان بخێنە پاڵ ئەوان، وەڵا پێمان خۆشە لە بەیەکەوە بین ئیش و کارەکانیش بکەین. ئەوان دەوریان هەبووە و ئیسە شەتوانن دەوریەکان هەبێت بە یەکەوە خزمەتێکی ئەم شارە بکەین، خزمەتێکی ئەم ملەتە بکەین. بەڵێ بەڕێز ئیماد ئەحمەد ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون لە ستۆدیۆکانی NRT بەخێربێ سەرچاومان. بینەرانی بەڕێز لە ماوەی ڕابردوودا ئەڵقەیەکی تری تاوتوی هەواڵمان پێشکەشکردن تا بە یەکگەیشتنەوەمان لە خۆشی دابن.